قسە لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داخوازی و داواکاریەکانی بۆ لامەرکەزی ئیدارە و مالی تەنها بۆ سنووری سلێمانیە نا بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خەبات دەکات لە هەموو پاشار و پارێزگاکانی کوردستان ئەم داواکاریە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی هەمان داواکاریە بۆ پارێزگای دهۆکیش بۆ پارێزگای هەولێریش بۆ پارێزگای هەڵەبجەش اینجا پارێزگای سلێمانی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەو بەرنامەی کە لە دوای کۆنگرەی نوێ بوونەوە و لە دوای ئەو بەرنامانەی کە هەیە بەڵێنمانداوە هەموو بەرنامە و پرۆگرامەکان و نەخشەڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتی خەڵکە ئێمە لەگەڵ خەڵک ئەبین لە هەموو بەرنامەکانی کە ئێمە نەخشەڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بابەتەکان لە هەموو ڕووەکان خراوەتە ڕوو بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامرازێکە لە پێشوش وا بووە لە داهاتوش زیاتر ئەوەی کە هەیە زیاتر بەرنامەکان ئەوەی کە هەموو ئەو بەرنامانە و یان نەخشە ڕێگای کە داڕژراوە ئیتر جێبەجێ ئەکرێت تەنفیز ئەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئامرازێکە بۆ خۆشگوزەرانی خەڵک بۆ باشکردنی ئابووری خەڵک بۆ باشکردنی ئابووری کوردستان بۆ داکۆچیکردن لەسەر کەرکووک و جێبەجێکردنی مادەی 140 بۆ باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ دەوروبەر ئەبینی بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی لە حکوومەتە لە تەرکیبەی پەرلەمانە لە تەرکیبەی سەرۆکایەتیە دێمە لە بەغدا کە پۆستی سەرۆکۆمار و ینی بەداخۆ محاوڵاتەکە یەکێتی نەبێتە خاوەن وەزارەتێکی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەم ئاستانەدا کە بەشداریەکە لە حکومڕانیە خۆی لە مەسئولیت نادزێتەوە و خۆشی لەوە نازێتەوە کە هەر شوێنێک ینی دەرفەتێکە بێ بۆ بەشداریکردن بیکە بەڵام فەرقەکە چیە فەرقەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە سەنگەری خەڵکی کوردستانەوە لە سەنگەری دیفاعکردن لە خەڵکی کوردستان لە مەرحەڵەی داهاتووە ئەم کارە جێبەجێ بکە ناکرێ ئێمە ئەم تەقسیم بەندیەی کاڵێن وڵا یا بڕۆ دەرەوە لە ئۆپۆزیسیۆن بە وەک بڵێ کە ئینەما تۆ انتخابات نەکرد و بەشت نییە لە حکومڕانیکردنی وڵاتەکەتە یاخود ئەوێ وەرە لە ینی یاخود وەرە لە حکومەت بە بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومڕانیکردنە یەکسان نییە بە بێدەنگی لە هەموو کەمکوڕێک یان لە نقصانەیە کە لە شێوەی حکومڕانیکردنی کوردستان هەیە لەسەر ئەو بنچینەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان هیمەتی بەشداریکردنی لە حکوومەتەوە مەسەوە سەرۆکاتی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا لە بابەتێکی دژواری بودجە و بەشی خەڵکی کوردستان لە بودجەیە وەفدەکە بە سەرۆکاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان